ماڵتان لێبێت و ئەم کاتتان باش وینەرانی عزیزی شارپرێس بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین ئەو دیمانانەی کە لە پشتی منەوە خوێندکارانی پۆلی 12 لە چوارڕیانی هەڵەبجەوە بە ڕێپێوانێکی ئەمانە بەڕێ دەکەون لەرەو سنگەی پەرلەمان وەک لە دیمەنەکاندا دیارا کە خوێندکارانی پۆلی 12 لێرە خۆپیشاندان و گربوونەوەی خوان ساز دەکەن و بە ڕێپێوانێکی هێمنانە بەڕێ دەکەون لەرە سنگەی پەرلەمان. وەک لە دیمەنەکاندا دیارە کە خوێندکارانی پۆلی 12 لێرە ئامادەن من پێم خۆشە خوێندکاران وەربگرم بزانم کێشەمان ئاناتی خۆیان چییە. سڵاوتان لێبێت تۆ خوێندکاری پەیامی ئێوە چیە بۆ چیاتون دێرە؟ ئێمە بە دەرەجەی زۆرمان هێناوە بەڵام بەداخۆ لە دوای ئەوەی زانکۆلاین مام سیستەمی زانکۆلایان پڕ کردەوە هەمومان بەشێکی ئەو بەشەمان هێناوە کە بە دڵمانیان ئەسم خۆم ئەو بەشەم هێناوە بە دڵمە بەڵام هەموو هاوڕەکانم یعنی دەرەجەیەکی زۆر بەرزیان هێناوە هەوڵێکی زۆریان هێناوە لەگەڵ ئەوەشا هیچ بەشێکی باشیان لێناوە هەموو کورسەکان کەم کراونەتەوە هیچ گوێ لە خوێندکاران ناگرن چەندێکە خۆپیشاندانەکرێ بەی شێوەی گوێمان لێ ناگرێت. من خۆم وەکو خۆم معاملاتیشم تەواو کردو دەرەجەی خۆمم بەدڵە و لەو کۆلێژە وەرگیراوم کە خۆم حەزم لێتی بەڵام بۆ مافی خوێندکارانی تر هاتووم هاوڕەکانم هاتووم ئەوان لەو بەشە وەرنەگیران کە ئارەزویانە کورسەکان کەم کراونەتەوە داوای زیادبوونی کورسەکانەکەی. هەتاکو پێی بەردەوام من ئەگەر وەڵام نەدرێنەوە هەڵوێستان چێ بێت؟ ئێمە بەردەوام ئەبین هەتاوکو ئەو دەقەی تەواو ئەوانەی کە ئەمانەیە بەدەستێنین ئەو مافانەی کە ئەمانە بۆمان ئەگەڕێنێتەوە ئێمە بەردەوام ئەبین. بەڵێ بەڕێزان لە دیمانەکاندا دیارە کە خوێندکاران هاتوونەتە بەردەم نووسینگەی پەرلەمان و لێرە هاتوونەتە بەردەم نووسینگەی پەرلەمان ساڵ لەبێت بەڵێز لۆنەری خوێندکاران پەیامی تۆ چییە بۆ چی هاتوون لێرە؟ وەڵا پەیامی ئێمە ئەوەیە جیاوازی نەکرێت لە نێوان نمرەی 9 هەمووی بەبێ جیاوازی حەقی بۆ بگەڕێنرێتەوە ئەو قوتابیە بە ڕێزانی کە 9 هێنابوو ئێمە خۆبەخشانە داکۆکیمان لە مافەکانی ئەوان کرد ئەوانش پێویستە ئێستا نەڕۆنەوە ماڵەوە داکۆکی بکەن لە مافی 72 حکومەتی هەرێم جیاوازیەکی خستۆتە نێوان خوێندکارانەوە گوایە حەق مافی خوێندکار نۆنەکان هێن وازیان لە هەفتا بەرەو سەر و بەرەو خوار هێناوە. ئێمە لێرەوە داواکارین کە لە ساڵ 90 سەرجەم بەشەکان کورسە خۆڕایەکانیان بۆ بگەڕێنرێتەوە بەشە ئێوارەکانی سنووری سلێمانی بگەڕێنرێتەوە سەر ڕیتمی جارایین چونکە ئەمە بە هەموو شێوەیە بە کەڵەگاکردنی کەرتی تایبەت و حەشاماتێکە کە ئەی بینین پێویستە ئەمە بگەڕێنرێتەوە بۆ سەر ڕیتمی جارانی و مافی سەرجەم ئەو برادرە ئازیزە مافراوانەمان بدێت ئەنا ئێمە کۆڵنادین شەقامەکان چۆڵناکەین ئێمە ڕۆژانە لە هەڵەبجەوە پاسەگرین دەچینە سلێمانی لە چەمچەماڵەوە لە دوکانەوە سنتەری خۆپیشاندانەکانمان سلێمانیە بەڵام میسمان لە هەڵەبجەشەوە دەنگ و ڕەنگ و سەدای خۆمان بگەێنین بە دەسەڵاتداران و ئەو کەسانی کە مافی برادرەکانمیان خواردووە. دووەمی هەرێمن ناوتان هاتوۆتەوە من الحەمدوللا دووەمی سەر ئاسی هەرێمی کوردستان بووم یەکەمی پارێزگای هەڵەبجە بووم لە توڵعامی سلێمانی ناوم هاتوۆتەوە الحەمدوللا هیچ کێشەیە بۆ دەرەجەکەی من دروست نەبووە بەڵام حەستم بەوە کردووە کە زۆڵمێ لەم برادرانم کراوە هاتوومەتە سەر شەقام داکۆکی لە مافی ئەوانەکەم هیوادارم ئەو تەلەبانەی کە خۆیان مافیان خوراوە ئیسا لە ماڵەوە دانەنیشن تا 12 نیوڕۆ نەخەون بێن داکۆکی لە مافی خۆیان بکەن دڵنیابن سوودی هەیە شوێنی خۆی ئەگرێت ئەمە بە سپاسەوە ئێمە خۆپیشاندانمان کرد بۆ کەمکردنەوەی مەنهج بۆ زیاترینی ڕۆژەکانی پشووی پێش تاقیکردنەوەی وەزاری ئەنجامیان هەبوو ئەو وەختەش کە پێیان نەوتین ئێوە شوێن کڵای بابردوو کەوتون هەر ڕەشایی زیاوەکەن مەڕۆن بۆ خۆپیشاندان هیچ شوێن ناگرێت شوێنی گرت بۆ ئەمە شەروایان نەوت ئەوە تا وەزیری خوێنی باڵا و سەرۆکی زانکۆکان هاتوونەتە سەرخەت دڵنیام بۆ ئەمە شەگەر بەردەوامی دێنە سەرخەت زۆر سپاس. بەڵێ بەڕێزان لە ئێستا بەنامەیەک دەخوێندرێتەوە Gracias.
بس خورك دەستەی خوێندکارانی ناڕاستی ئێمە لەو سیستەمەی کە لە خوێندکاران کراوە بەیاننامەی خۆمانە خوێنینەوە. بەیاننامەی ناڕازی دەرچوانی پۆلی 12 ئامادەیی سنووری پارێزگای هەڵەبجە لە بەرامبەر شێوازی وەرگرتنی ئەم ساڵی خوێندکاران 2020 بۆ 2022 لە زانکۆ پەیمانگاکان. بەڕێزان پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان، گشت ڕێکخراوە مەدەنیەکان و ڕێکخراوی خوێندکاران. ئێمە لێرەوە ڕای دەگەێنین کە شێوازی وەرگرتنی ئەم ساڵی قوتابیان ستەم و زوڵمێکی گەورە بوو لە بەرامبەر دەرچوانی پۆلی 12 و بە فیڕۆدانی هەموو ڕەنج و ماندووبوونیان. بەداخەوە وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئەم ساڵی خوێندن هەستاوە بەکەمکردنەوەی ڕێژەی بەرچاو لە کورسیەکانی خوێندن کە دواتر بە داتای دقیق هەموو زانیاریەکان کە داتای وەزارەتی خوێندنی باڵا خۆیانە هەمووی ڕوون دەکەینەوە کە کورسیەکانی خوێندن کەم کراوەتەوە و پاشان ئەو داتایشتان بۆ ڕوون دەکەینەوە کە دەڵێت خوێندکار و ڕێژەی دەرچووی خوێندکار زیاترە، بەڵام ئێمە بە پێچەوانەوە بۆیان دەسەلمێنین کە ڕێژەی دەرچوونی خوێندکار بەراورد بە ساڵی پار 15 نزیکەی 15,000 خوێندکار کەمترە. بەداخەوە وەزارەتی خوێندنی باڵا ساڵانە لە بەرامبەر زیادبوونی ژمارەی قوتابیان هیچ پلانێکی نییە کورسی خوێندن زیادکە، بەڵکو ژمارەی کورسیەکان بەردەوام کەم دەکاتەوە. ئەمیش تاکە ئامانجیان ئەوەیە کە خوێندکاران ڕوو لە زانکۆ ئەهلیەکان بکەن. بەداخەوە وەزیری خوێندنی باڵا دوای 3 ساڵ ئیشکردن و چەندین ساڵ خزمەتکردن لە خوێندنی باڵایە دێتە سەرخەت بە خوێندکاران دەڵێت وەزارەتی خوێندنی باڵا ئیشی چییە؟ ئەی بەڕێزیان تا ئێستا پلانیان نییە چی ئیشێکیان هەیە لەم وەزارەتەدا. بۆیە ئێمە لێرەوە داواکارین لەلایەنە پەیوەندیدارەکان کە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە ڕەنجی ساڵێکی خوێندکاران بەبانەچێت پێویستە ئەم خاڵانە جێبەجێ بکرێت. خاڵی یەکەم پێداچوونەوەی تەواوەتی بە سیستمی وەرگرتندا کە بەڕاستی سیستمێکی تەواو سەقەتە و بە هەموو بەڵگەیەک ئێستاش هەموو بەڵگەکان دەخینە ڕوو. زیادکردنی پلانی وەرگرتن لەسەر جەمبەشەکاندا کە بەچوانە بۆ ئەم ساڵ بەشەکان پلانی وەرگرتنیان کەم بۆتەوە بۆ هەموو لایەک بە ئەوە باش بزانن وەزیر خۆی ئاگای لەمە نییە، ئەگەر ئاگدار بێت نایڵێت ئەمە تێپەڕێت. بەشی پەرستاری ددان لە پەیمانگای تەکنیکی سلێمانی ژمارەی وەرگیراوانی 19 خوێندکارە، ژمارەی مامۆستاکانی 25 خوێندکارە، واتە ژمارەی مامۆستا لە ژمارەی قوتابی زیاترە. ئەیکەواتە ئەم مامۆستایانە ئیشیان چییە کە ساڵی پار نزیکەی 100 تەلەبەی وەرگرتووە بۆ ئەم ساڵ 19 تەلەبەی وەرگرتووە. زیادکردنی پلانی وەرگرتن لەسەر جەمبەشەکاندا کردنەوەی ئەو بەشانەی کە داخراون. بەداخەوە بەشەکانی ئێواران لە سنووری سلێمانی داخراوە، ئەوەی کە ماوەتەوە بەشەکانی ئێوارانە لە سنووری هەولێر. وەزیری خوێندنی باڵا دەڵێ من بە چاوی باوک سێری خوێندکاران دەکەم، باوک چۆن ئەبێر جیاوازی لە نێوان دوو ڕۆڵەیدا بکە. ئەگەر وەزیری خوێندنی باڵا دوو مناڵی هەبێت هەردوو مناڵەکەی 75 بێنن، مناڵەکەی هەولێری ئەچێتە بەشە پزیشکیەکان، مناڵەکەی سلێمانی ئەچێتە بەشە نزمەکان. ئایا ئەمە چ ڕەوایەتیەکە بە میشە کردویانە؟ داخستنی بەشی پزیشکی هەڵەبجە تا ئێستا کە نەکراوەتەوە هیچ هۆکارێکی نییە. لەکردنەوەی بەشی پزیشکی گشتی هەڵەبجەدا پەیمانگای تەکنیکی هەڵەبجە، زانکۆی هەڵەبجە، بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە خۆیان کرد بە خاوەنی ئەو ئیشە، بەڵام ئێستا هیچ لایەنێکیان ڕوونکردنەوەیەک نادەن بۆ ئەم ساڵ ناکرێتەوە کە بکرێتەوە. ئەمە قازانجی و سوودی خوێندکاری هەڵەبجەیە، بەڵام بەداخەوە ئەم ساڵیش ئەو قەرارە ناکرێتەوە. داخستنی بەشەکانی ئێوارانی سلێمانی زیاد لە 2600 تەلەبەی سنووری سلێمانی بێبەش بوون لە بەشە پزیشکیەکان. ئەگەر وەزیرێک بۆ 2600 تەلەبە نێتە دەنگ قسە نەکاتە ڕستی نەبێت چاوەڕێکی لەم وەزیرە بکەین، چاوەڕێکی لە ڕاگرەکان و کۆلێژەکان بکەین، تکا ئەکەین ئەم مافخورانە بەسە، یعنی وەڵامێکیان هەبێت بۆ مافخورانی خوێندکاران. ئێستا ئێمە ئەو داتایانەی کە لەبەر دەستمانایە هەمووی بۆ هەموو لایەک ڕوون بکەینەوە. ڕێژەی وەرگیران ڕوونەکەینەوە. ئێمە وەرگیران تەنها ڕێژەی سەدی تەواو ئەم ساڵ خودابی زیادی کردووە. سەدی تەواو ساڵی پار 500 هاتووە، ئەم ساڵ بووە بە 800. نمرەکانی دیکە 90 بۆ 9543 تەلەبە بەراورد بە پار کەمی کردووە. نمرەی 90 بۆ 94
1375 تەلەبەکەمی کردووە نمرەی 80 بۆ 89 3157 تەلەبەکەمی کردووە نمرەی 70 بۆ 79 3174 تەلەبەکەمی کردووە نمرەی 60 بۆ 69 3275 خوێندکارکەمی کردووە نمرەی 50 بۆ 59 2351 خوێندکارکەمی کردووە کە ئەمەش ئەو قسەیەی وەزیری خوێندنی باڵا بەدرۆ خاتەوە کە دەڵێ ڕێژەی دەرچوون زۆرە بەکۆی گشتی 13457 خوێندکار بەراورد بە پار ڕێژەی دەرچوونیان کەمی کردووە کەواتە کورسی کەم کراوەتەوە ڕێژەی کەمکردنی کورسیەکان لە چەند بەشێک بۆتان دەخینە ڕوو پزیشکی گشتی گەرمیان 43 کورسی کەمی کردووە تاقیگەی پزیشکی هەڵەبجە 33 کورسی کەمی کردووە پزیشکی گشتی کۆیە 20 کورسی کەمی کردووە ئەوەی کە زۆر ڕێژەیەکی جیاوازە شیکاری نەخۆشیەکان لە پەیمانگای تەکنیکی شەقلاوە ساڵی پار 300 خوێندکاری وەرگرتووە ئەم ساڵ 16 خوێندکاری وەرگرتووە بەشێکی تر لەوانە بەشی ددان کۆلێژی ددان لە هەولێر 18 کورسی کەمی کردووە دەرمانسازی هەولێر 23 کورسی کەمی کردووە ئەمانە ڕێژەی کەمکردنەوەی کورسیەکانن کە بۆ کۆی گشتی ئێمە ڕوونی دەکەینەوە نزیکەی 2600 کورسی کەمی کردووە ئەمە کەمکردنەوەی کورسیەکانە ئەم شەو دکتۆر ئالان سەرۆکی زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی هاتۆتە سەرخەت دەڵێ پێداچوونەوە بە کورسیەکانە دەکەین ئایا ئەم زەختی خۆپیشاندانە نەبووایە چیتان ئەکردیەوە ئاوا مافی خوێندکاران بە پیرۆ دەچوو ئەمە پیلانێکە دایان ناوە بۆ کەمکردنەوەی کورسیە بەتاڵەکان و خوێندکار ڕوو لە زانکۆ ئەهلیەکان بکات تکا ئەکەم با بەردەوام بین لەسەر ئەم کارانەمان بە تاکید ئەم هەفتەیە خۆپیشاندان بەردەوام بێت گۆڕانکاریی ئەوتۆ و جیاواز دروستە بێت دەستێ مولای خۆ ئەمەی کە بیستان بەیاننامەی خوێندکارانی هەڵەبجەی شەهید بوو بەیاننامەی قوتابی خوێندکاریەکان بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێزان دەرچوانی قۆناغی 12 ئامادەیی خانەوادە و خەمخۆرانی قوتابیانی 12 بەداخەوە ئەوەی کە ڕوویدا لە وەرگرتنی قوتابیانی 12 ئامادەیی بۆ ساڵی خوێندنی 2022 سیستەمێکی گەورەیە بە ناوی سیستەمەوە لە قوتابیان و با ئاراستەی بێبەهاکردنی لەگەڵ ناومێدکردنی قوتابیان لە پرۆسەی خوێندن و فێرکردن ڕەوانیە هەزاران قوتابی ئەم هەرێمە بە نمرەی باڵاوە مافی خۆیان لێ زەوت بکرێت و لە بەشی شایستە و دڵخوازی خۆیان وەرنەگیرێن هۆکاری ئەم سیستەمەش بۆ بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان و کەمکردنەوەی ژماری کورسیەکان لە زانکۆ پەیمانگاکان دەگەڕێتەوە بەداخەوە هەموو هەوڵەکان بۆ ئەوەن کە زانکۆ پەیمانگا ئەهلیەکان بەهێز و گەورەتر بکرێن زانکۆ حکومیەکان لاواز و بێهێز بکرێن بۆیە ئێمە داواکاری یەک ڕێژەی لە ساڵ 20 کورسی خۆڕایی زیاد بکرێت کە بۆ ئەم ساڵی خوێندن کەم کراوەتەوە ڕێژەی لە 120 وەرگرتنی قوتابیان لە زانکۆ پەیمانگاکان بە دوواداچوونی ورد بکرێت بۆچی بەشی پزیشکی لە زانکۆی هەڵەبجە کە بڕیار و بکرێتەوە نەکرایەوە چیتر قوتابیان لە دڵڕاوچێ و قەلەقیدا نەیەڵنەوە و داواکارین چیدی بە مافەکانیان شاد بکرێنەوە شاد و سەرکەوتوو بن ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان بەناوی خوای گەورە بەخێر بێن بۆ بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان من سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم کە ئێوە خۆڕاگر بوون و لە بەردەم خواردنی مافەکانتانە هاتنوتە سەر شەقام و داوای مافی خۆتانتان کردووە خۆپیشاندانتان کردووە و دڵنیاتان دەکەمەوە ئەگەر نەهاتە سەر شەقام و داواتان نەکردایە و ناڕەزاییتان دەرنەبڕێ مافەکانتان هەروە کۆتایی پێ هات و مافەکانتان ئەڕۆشت و لەو وجود و مانوبوونەی کە چەند ساڵە خزمەت دەکەن هەروە بێبەشە بوون لەبەرەوە ئێمە لەگەڵ داواڕەوەکانتین وەکو پەرلەمان وەکو ئەندامانی پەرلەمان وەکو نووسینگە پێداگیری لەسەرەکەن و ئەمڕۆژ وەزیری خوێندنی باڵا لەگەڵ لیژنەی پەروەردەی پەرلەمانە دانیشتن ئێستا حالیان لە دانیشتن لەسەر ئەم بابەتە و ئێمە بێدەنگ نابین لەم بابەتە و دڵنیاین کە کورسی کەم کراوەتەوە و مافی خوێندکاران بە شێوەیەکی گشتی پێشێل کراوە و ئەم ساڵ لە چاوپارە زۆر جیاوازی هەیە لەبەرەوە هەم بە خۆپیشاندانەکانیەوە هەم بە فشارەکانی ئێمە بەردەوام بین هەتا و مافەتان بۆ دەستەبەرەکەین و لەگەڵتانین بە هەموو شێوازێ خاڵێکی تر سەبارەت بە هەڵەبجە ئێمە بە دوواداچوومان کردووە لەسەر کۆلێژی پزیشکی هەڵەبجەوە بێدەنگ نابین لەسەرەوە بابەتە هەڵەبجە لە 2015 بۆ بە محافەزە ئەبێت کۆلێژی پزیشکی هەبێ و ڕێکارەکان تەواو بووە بۆ ئەمڕۆژ لەگەڵ وەزیر قسەکرێ و ئەم هەفتەیەش ئێمە جەلسەی مەیدانیەکەین لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بۆ بە دوواداچوو لەسەرەوە بابەتەکەین تا هەڵەبجەش بۆ خوێندکارەکانی هەڵەبجە کە شایستەی کۆلێژی پزیشکی گشتین
پێبەش نەبن لەو بابەتە لەبەرەوە من یاداشتەکەتانە گەێنمە شوێنی خۆی و هەوڵی جدی شەبین و بێدەنگیش نابین لەگەڵ ئێوە لەگەڵ داواکاریەکانتانە ئێمەش هاوخەمتانی دەستا خۆش بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەم سیاسەتە هەڵەی لە وەزارەتی خوێندنی باڵا هەیە کە بریتە لە ڕۆژ بە ڕۆژ پاشەکشە لە تەرخانکردنی کورسی زانکۆکان بێ بەرامبەر لە بەرامبەر زیادکردنی کورسی پارەی حکومی و کورسی پارەی ئەهلی لە زانکۆ ئەهلیەکان ئەمە هەڵە کوشندەکەیە ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان وەکو خاتو سەرچناروتی بە توندی دژی ئەم سیاسەتەین لە وڵاتێکان نەوتی هەبێ لە وڵاتێکە داهاتێکی زەبەلاحی هەبێ نابێت هاوشێوەی ئاو و کارەبا و گەنم و نان و هەموو بارەکانی تر زانکۆش بدرێتە کەرتی تایبەت لە کاتێکا کەرتی تایبەتەکەش هەر زانکۆ ئەهلیەکانی زۆرینەیان بەرپرسانی حیزبی مەکتەب سیاسیەکانی هەردوو حیزبی دەسەڵاتن ئەمە ناچارکردنی مناڵی هەژارە خێزانی هەژارە بۆی لە وڵاتێکە نەوتی هەیە ناچار بێ بۆ ئەوەی خەونەکەی بە پۆینتێک بێنێتە دی ساڵانە 5 ملیۆن و 10 ملیۆن بداتە حکوومەت ڕاست نییە ئێمە دژیە بین بۆ ئەم ساڵ لە کۆی 62,000 کورسی زانکۆ تەنها 26,000 بێ بەرامبەردانراوە لە حکوومەت 36,000 بە پارەیە 19,000 پارەی حکومی 18,000 پارەی ئەهلی ئەمە کێشەکەی دروست کردووە وەزارەتی خوێندنی باڵا کەوتووەتە هەڵەیەکی کوشندەوە ئێمە بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵە کوشندەیە بۆی وەزیری خوێندنی باڵا بێتە پەرلەمان وەڵامی ئێوە و ئێمەش بداتەوە ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان 30 ئەندام پەرلەمان واژۆی پێویستمان کۆ کردوێتەوە 2 سەعاتی تر پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەکرێ بۆ ئەوەی لەم هەفتەیە دانیشتنی پەرلەمان بەڕێوە بچێ وەزیری خوێندنی باڵا وەڵامی ئێوە و ئێمەش بداتەوە بۆچی لە پێناو کێیە لەبەر بەرژەوەندی کێ ڕۆژ بە ڕۆژ حکوومەت لە تەرخانکردنی کورسی بێ بەرامبەر پاشەکشەیەکە و بارگرانی لەسەر هاوڵاتیان دروستەکە دەستان خۆش بێ پشتیوانتانین پشتگیرتانین ڕێگە نەدەن گەندەڵکاران لەوە زیاتر ژیانتان لێ تاڵکەن.